پیاوچاکێک وتوێتی سەیرم دێ لە کەسانێک بۆ کەمبوونەوەی ڕزقیان غەمبارە بن، بەڵام بۆ کەمی یعنی بۆ کورتبوونەوەی تەمەنیان سەیرەکەی غەمبار نابن. ڕۆژانە خوا بڕیاری داوە ڕزقەکەت بێتە بەردەست، خوا بڕیاری داوە ڕزقەکەت بێتە بەردەست، بەس تۆ خەفەتی بۆ ئەخۆی، تۆ غەمی بۆ ئەخۆی، بەڵام تەمەنت بەردەوام لێی کەمە بێتەوە، ساڵ لە دوای ساڵ تۆ تەمەنت کەوتە بێتەوە، مانگ لە دوای مانگ، هەفتە لە دوای هەفتە، ڕۆژ لە دوای ڕۆژ، بەڵکو سعات لە دوای سعات، بەڵکو چرکە لە دوای چرکە، بەڵکو هەموو لەحزەیەک لە لەحەزات هەناسەیەک لە هەناسەکان کە ئەیدەی لە تەمەنت کەمە کاتەوە، سەیرەکەی غەمبار نابی. خەفەت بۆ شتێکە خۆی کە تووشی توغیان تەکا، ینی پارە و پولە کە زۆر جار ئینسان بەهۆی پارە و پول و تاغی ئەبێ لە سنووری خۆی دەڕەچێ، خەفەتی بۆ خۆی، بەڵام خەفەت بۆ تەمەنت ناخۆی کە ناگەڕێتەوە، کە ڕۆیشت ناگەڕێتەوە. خەرمانی تەمەن بەردەوام کەمەکاو نایەتە شوێنەکەی، بەڵام پارە و پول و ڕزق خوای تەعالا زەمانی داوە کە خۆی خاوەنێتی.